هەویە سندیکە ئەمە بەشی پزیشکینە ئەوانش لەبەرەوەی ناکەن مەحەدەکە پیشەی و تەکنیکی پێکەوەیە ئەوان دەرن دەبی پیشەی واتە ئەدەبیان وەرگرتە دەبی پیشەیەکەی لێکەنەوە ئێجا دەبی مەحەد لەگەریان ڕێککەویتن ئەگەر هەویە مالۆنەکەن ئەمە لە داهاتوودا ناتوان هیچی شەجی بکەن نە لە ناوەندەکانی ئەهلی نە لە حکومیش نەمانزانی بوو نە ئێستا زانیتمان نانەمازانی بوو بەس ئەوە پێش دوو مانگ هەر مدەمانداینە هەر گوتمان حەلکەن هەر حەلیان نەکرد ئێمە مانجی پێنج تەخەروجمانە ئەگەر لۆمان حەل نەکرێ وەکو تەخەروجەکانی پار دەبێ ئەمەش بچینەوە ماڵێ گەورەترین مشکلێمە لەو مەعادەی کە هاتینە مۆزوعی هەویە سندیکە لێرەش مۆزوع هەویە سندیکاش تازە لە کۆبنەوەی کە هاتنێ دەرێ نەگەیشتنە هیچ نەتیجەیەکی یەکجاری جا هەدەفەکەیمە ئەوەیە ئەو مەعادە کەمە هاتینە حەق خۆمان هەموو شادە هەموو هەویە سندیکا لە بمان بکرێت موضوعی شادەم چوومە دوێ لە وەزارەت مشکلەی نییە بەڵام ئەمە وەکو مۆزوعی هەویەی سندیکا مشکلەکەمان لەوەیە ئەمە کۆمەڵە قسە هەیە یەک لە قسانە دەڵێ پارە نەدراوە کۆمەڵە قسەشکە دەڵێ پیشەی تێدایە کۆمەڵەش قسە دەڕێن دەرێ ئەدەبی وەرگیرایە ئیدی کۆمەک مۆزوعی تێدایە ئەوێ مۆزوعەکە من لەبەر ئەو مشکلانە یعنی زۆر خاڵە باز دەکرد یەک دانە نییە تاڵبەمان هەیە تەخەڕوجی کرد لە سێ دەلی داوام دەکا مودەی سۆ ڕۆژیان دایەتی ئەگەر بێت و هەویەی سندیکای نینی گەوادە بڕواتن وزەی طلبت كبرادرم هو كالس هوي سندكاين ابو دركري على ايش كيخو يعني مشكله ما نبو دروز بوا